وەستان لە بەرامبەری زوڵم و ستەم ئەرکێکی شەرعیە، ئەرکێکی ئاینیە پێشەوەی کە ئەرکێکی نیشتمانی و نەتەوەیی بێت. ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان دەڵێت تەنها ئەرکی ئێمە نییە داکۆکی لە خەڵک بکەین و دژی گەندەڵی بوەستینەوە، بەڵکو دەبێ هاوڵاتیان بە گشتی و چاکسازی خوازانیش بە تایبەتی بە دەنگ و پشتیوانیەکانیان هاوکارمان بن. نابێ هاوڵاتیان چاویان لەوەی بێ کە ئەوانەی کە لە ناو کۆمەڵی دادگەریە ئەندامن تەنها ئەرکی ئەوان بێ گۆڕانکاریەکە بکەن. ئێمە پێویستیمان بە دەستبارگر و هاوکاری هاوڵاتیانە بۆی کە بتوانین ئەو گۆڕانکاری کە مەبەستمانە ئەنجامی بدەین و ئەو نەهامەتیەی کە ساڵەهای ساڵە هاوڵاتیان پێوە دەتلێنەوە و شەو ڕۆژیان بە ناڕەحاتی دەگوزارێنن دەستبارمان لەگەڵا بگرن و هاوکارمان بن. فاروق عەلی لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا ڕایگەیاند ئێمە بەتەنها بەرگری لە خەڵک ناکەین، دەبێ هێز و لایەنی دیکەش هاوکارمان بێت و هاوڵاتیانیش کەسانی سەرڕاست و دژەگەندەڵی بنێرنە بەغدا تا پێکەوە بەرەیەکی بەرفراوان دژبەستەم و چەوساندنەوە دروست بکەن وەک چۆن لەم خولەدا هاوپەیمانی هیوا دروست بووە. ئەگەر ئەمە توانیمان ڕێژەیەکی زۆر بەدەست بێنین وەکو چۆن لە ڕابردووە گروپی 15وان هەبوو پاشان هاوپەیمانەتی هیوا پێکێنرا، ئەگەر خەڵقانێکی زۆر باش لەم نمونانە متمانەی هاوڵاتیان بەدەستێنرا توانیان لە قۆناغی ئایندەمانە هاوپەیمانەتێکی زۆر باش لەم خەڵقە چاکە پێک بێنین، ئەمانە وەکو چۆن لە ڕابردوو لە هاوپەیمانەتی هیوا و لە گروپی 15 توانیان تا ئەندازێکی زۆر دەنگی ڕاستەقینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بن. موچەی هاوڵاتیان کەم دەکرێتەوە ڕێژێکی لە دەبڕێ مەگەر ئەم پەرلەمانتارە سەر ڕاستانە نەبوون کە بەردەوام لە مەیدانا بوون و هاواریان لێ هەڵدەسا لە پەرلەمانی بەغداد ئەم ناحەقیان بازە کرد. باش ئەگەر ئەمانە نەبوونایە کی ئەم حەقیقەتەی دەگەیاند. بۆیە ئەگەر هاوڵاتیان ئەمجار ئەم خەڵقە باشە متمانیان پیاندا و توانیان بڕۆنە پەرلەمان وەکو ڕابردوو بتوانن ئەمانە هاوپەیمانیتێکی سەرڕاست لە بەرژەوەندی هاوڵاتیانە پێک بهێنن، دەکرێت ئەمە هەنگاوی یەکەم بێ بۆەوەی کە بتوانین دەسەڵات لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا بگۆڕین. ئەو ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵ وتیشی کۆمەڵ هەمیشە بەرژەوەندی خەڵکی خستووەتە پێش هەموو بەرژەوەندیەکانی خۆیەوە و بەردەوامیش بە سازشکردن لە مافەکەسی حزبیەکانی هەوێنی دروستبوون و پێگێنانی هاوپەیمانەتی بووە لە نێوان لایەنە سیاسیەکاندا. کۆمەڵی دادگەری بەردەوام بەرژەوەندی هاوڵاتی لە چیا بوو بێ ئەوەی کردووە و یەکەم جاریش نەبووە کە کۆمەڵی دادگەری ئەم قسە ئێستا من بیکەم تەنها بۆ ئایندە بێت. لە ڕابردووشە فراکسیۆنەکانمان بەردەوام ئەو هەنگاوەیان ناوە یەکێک بوون لە هەوێنی مەینی ئەو جۆرە هاوپەیمانێتیانە کە زۆر جاری لەوانەیە بڵێم ئەگەر ئێمە مافیشمانتیا دەستە بەر نەبوو بێ هەر ئیدامەمان بە هاوپەیمانێتیەکەوە بە دۆسایەتی و لێک نزیکەکە بەگرن زانیوە. وێ من دڵنیام لەوە کە فراکسیۆنی ئایندەمان لە بەغداد یەکێکە بێ لەو فراکسیۆنانی کە دەستی برایەتی درێژ دەکا بۆ ئەو خەڵقانەی کە هەمان ڕوئیایان هەیە هەمان بۆچوونیان هەیە و بەو ڕێگەیانی کە کێشەی گرگرفتی هاوڵاتیان چارەسەر بکە. بەوتەی فاروق عەلی یەکەم هەنگاوی ڕێگری لا ساختەکاری بەشداریکردنی هاوڵاتیانە لە هەڵبژاردنەکاندا ئەوانی بەهۆی تووڕێی و ناڕەزایەتیەکانیانەوە بەشداری هەڵبژاردن ناکەن تەنها خزمەتێک بیکەن خزمەتکردنی دەسەڵاتە لەبەرەوەی دەسەڵاتداران دەتوانن سوود لە ناو کارتەکانی ئەوان بۆ ساختەکردنی دەنگەکان وەربگرن. ئەوەندا ئەنجومەنی باڵای کۆمەڵ ئاماژەی بەوەش کرد ئێمە تەنیا لە خۆمان بەرپرسیار نین بەڵکو لەنەوەی ئایندەش بەرپرسیارین. داوا دەکەین لە خەڵکی سزای ئەوانە بدەن کە موچە و بودجەی خەڵکیان بڕیوە و چەوساندونیانەتەوە و ئیتر هەر کەس و لایەنێک هەن. هاوکات باسی لەوەش کرد دەبێت جیاوازی لە نێوان ئەوانە بکرێت کە بەڵێنی درۆینە بە هاوڵاتیان دەدەن و ئەوانەش لەگەڵ بەڵێنەکانیان ڕازگۆن. دەبێت خەڵکی جیاوازی لە نێوان ئەو لایەنانەدا بکات کە یەکیان لەسەر خەڵک باز دەدات و هەنێ لایەنیش بۆ بەرژەوەندی خۆیان باز بە خەڵک دەدەن.